بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا، خۆشحاڵم جارێکی تر پێتانە گەمەوە بۆ گفتوگۆیەکی تر. ئەم جارەیان سەبارەت بە بۆنەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان و کچان. هەڵبەت ئاشکرایە کە نەتەوەیە گرتووەکان لە ساڵی 1999 ئەم ڕۆژەی ڕاگەیان وەکو ڕۆژێک بۆ چالاکی جۆراوجۆر و خەبات لە پێناو بەرەنگاربوونەوە لەو توندوتیژیە بەرفراوانەی کە یەخەی بە ژنان و بە کچان لە تەواوی دنیاە گرتووە. گفتوگۆی ئەمڕۆی ئێمە سەبارەت بە هەرێمی کوردستانە، سەبارەت بە چەند بابەتێکی سەرەکی کە پەیوەندی هەیە بەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان چۆن بتوانین ڕوبەڕووی ئەو توندوتیژیە بەرفراوانە بینەوە کە یەخەی بە ژنان و بە کچان لەو کۆمەلگایە گرتووە. بۆ ئەوەی ئەم گفتوگۆیە بەرینە پێشەوە، من دوو میوانی ئازیزم هەیە لەم بەرنامەیە کە ئەوانیش میوانی یەکەم دکتۆرە چۆمان هەردیە کە شاعیر و نووسەر و یاریدەدێری پرۆفیسۆر و سەرۆکی بەشی جەندەر و گەشەپێدان لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی، و هەروەها بەهار مونزر بەڕێوەبەری ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان لە کوردستان، چالاکی ناسراوی بواری یەکسانی مافەکانی ژنان. ئێمە هەوڵەین لە ماوەی ئەم بەرنامەیە گفتوگۆ بکەین لەسەر دوو تەوەری سەرەکی. سەرەتا پێش ئەوەی بچیمە سەر تەوەرە سەرەکیەکانم، دەمەوێت ئەوە بڵێم کە مێژووی ئەم ڕۆژە، ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە بەرامبەر بە ژنان و کچان، لە ڕاستیە مێژوویەکە کە پەیوەندی بە خەباتی ژنانەوە هەیە بۆ وەستانەوە بەرەو ڕووی توندوتیژی. لە سەرەتایە ئەم ڕۆژە لە ساڵی 1984 لەلایەن بزوتنەوەی ژنانی ئەمریکای لاتین و هەروەها دوورگەکانی کاریبیان ئەوان ڕایانگەیان کە ئەیانەوێ ڕۆژی 25 مانگی نۆڤێمبەر لە هەموو ساڵێکە بکەن بە ڕۆژێ کە تایە ژنان لەسەر تاسەری دنیاە پێویستەکە کە ڕوبەڕووی توندوتیژی بوەستنەوە. ئەم کارەشیان بۆ بەرزڕاگرتنی یادی خەبات و تیرۆری خوشکانی میرابای بوو کە لە جەزیرەی دۆمینیکان لە ساڵی 1960 هەرسێکیان بە شێوەیەکی زۆر توندوتیژ لەلایەن دیکتاتۆری ئەو وڵاتەوە تیرۆر کران و تەنها لەبەر ئەوەی کە خەباتیانە کرد لە پێناو مافەکانی ژنان و بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی. هەر بۆیە ئەمەوێ جارێکی تر بە خێرهاتنی میوانەکانم بکەم. سوپاستانەکەم بۆ ئامادەبوون دکتۆر چۆمان هەردی و بەهار مونزر. هیوادارم کە بتوانین گفتوگۆیەکی بەسوود پێشکەش بە بینەرانی کەناڵی هیوا بکەین. بەخێربێن. ئەمەوێ سەرەتا تەوەری یەکەمی بەرنامەکەمان لێەوە دەست پێ بکەم کە ئێمە ئاشکرایە کە لە هەرێمی کوردستان بەتایبەت لە ساڵی 1991ەوە باسەکەم هەتا ئێستا نزیک بە 30 ساڵ ئەزمونمان هەیە. لەلایەک ئەزمون لەوەی کە هەڵکشانی توندوتیژی بەرامبەر بە ژنان و بە کچان هەتا ئێستا ساڵ بە ساڵ بەرەو زیاتر، و لەلایەکی تریشەوە فراوانبوونەوەی ئەو بۆ نمونە ئەو جۆرانە ئەو شێوازانە لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی کە ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز گرتویانە بەدەستەوە لە هەرێمی کوردستانە. چ شێوازی جۆراوجۆر بوو بێ، لە ڕێگەی پێکێنانی ڕێکخراوە بوو بێ، لە ڕێگەی خۆپیشاندانەوە یاخود لە ڕێگەی لۆبیکردنەوە، کەمپین ڕاگەیاندنەوە و چەندین جۆری تر، و هەتا ئەگا بە دروستکردنی پەناگاکان بۆ ژنان و فریاگوزاری ئەو ژنانەی کە تووشی توندوتیژیە بن و زۆر جۆری تر، زۆر ئامرازی تر کە هەوڵمانیاوە بە ئامانجی ئەوەی بۆ نمونە لەلایەک بتوانین ئەوانەی کە تووشی توندوتیژیە بن ژیانیان بپارێزین، دووریان خینەوە لەو شوێنەی کە توندوتیژی تایە ڕوویاوە، لەلایەکی تر بە ئامانجی ئەوەی کە بەگشتی لە نێو کۆمەلگا و لەسەر ئاستی دەسەڵات و لە نێو یاسایە توندوتیژی ڕاگیرێ، قەدەغە بکرێ بەرەو ڕووی بوەستینەوە، و بەشێکی تریشی بە ئامانجی ئەوەی ئەم هەموو تاوانبارەی سزادانی ببورن، ئەم هەموو تاوانبارەی توندوتیژی لە هەرێمی کوردستانە سزا وەرگرن، لە دادگاکانە عەدالەت ببینین، ئەوە ببینین کە توندوتیژی وەکو تاوانێکی جدی وەرەگیرێ بەرامبەر بە ژنان. من پێم خۆشە لەم ڕۆوە
پێش ئەوەی بچینەوە سەر ئەم شێوازانە باز لەوە بکەم و پرسیار لە ئێوە بکەم لە هەردووکتان سەرەتا لە دکتۆر چۆمانەوە دەست پێ بکەم کە ئێمە کاتێ بەرەنگاری توندوتیژی ئەبینەوە و لە کۆنتێکستی هەرێمی کوردستانە قساکەین ئێمە ڕوبەڕووی کێ ئەبینەوە چونکە لەم ڕواوە خۆتەزانی تێڕوانینی جۆرا و جۆر هەیە بۆ نمونە بەشێکی زۆر باس لەواکەن کە ئەوە پیاوە بەرپرسە لە توندوتیژی و ئەوە کە ئەبێ ڕوبەڕووی بینەوە ئەبێ خۆمان دوورخەینەوە لە هەموو ئەو تەدەخولانی ئەوانە توان لە ژیانە بیکەن بەشێکی تر ئەڵێن نەخێر ئەمە کەلتوری دواکەوتووە دابوونەریتی دواکەوتووە بەشێکی تر ڕوبەڕووی دین ئەبنەوە لەو کۆمەلگایە و یاخود سیستەمی دەسەڵاتی سیاسی و لە هەرێمی کوردستان پێم خۆشە تێڕوانینی تۆ لەو بارەوە بزانم کە ئێمە ڕوبەڕووی کێین لە مەسەلەی توندوتیژی لە بەرامبەر بە ژنانە. زۆر سپاس بۆ نافان ڕاستیەکەی ئەم تێڕوانینەی کە گوایە فێمینیزم یا شەڕکردن بۆ داکۆچیکردن لە مافی ژن واتە وەستانەوە لە بەرامبەر پیاودا بەشێکی بزودنەوەی ژنان لە قۆناغێکی مێژوودا ئەم تێڕوانینەی هەبووە و لە ڕاستیە ئەم تێڕوانینە لەلایەن زۆربەی ئەوانەشەوە کە دژی فێمینیستەکانن قۆرخ کراوە ئەڵێن ئەوە تا هەموو ڕقیان لە پیاوە هەمویان فەشەلیان هێناوە لە پەیوەندی شخصیانەوە یانەوێت دەسەڵاتی پیاو سالاری قڵب بکەنەوە چۆن ئێستا پیاو خاوەن دەسەڵاتە ئەوانیانەوێت ئەوان دەسەڵاتیان هەبێ بەسەر ئێمە کە بە بڕای منەمە تێڕوانینێکی زۆر هەڵەیە چونکە لە ڕاستیە ئەگەر ئێمە سیستەمی پیاو سالاری سیستەمێک بێکەتیایە ژن و پیاو وەکو دوو بوونەوەری جیاواز بە جەوهەری جیاواز سیر بکرێن کە یەکیان باشترە لەوی تر واتە پیاو و بەحساب باشترە لە ژن سیستەمی ژن سالاریە ئەو جۆرە تێڕوانینێکی پێی وایە ژن باشترە لە پیاو ڕێک قڵبکردنەوەی هەمان سیستەمە واتە هەردووکیان لەسەر و بنەمایە ڕێکن کە ژن و پیاو وەک دوو بوونەوەری جەوهەری جیاوازیان هەیە کە پیاو عادەتەن تونوتیژە و ژن بەڕەحمەوە مادام ژن میهرەبان و ئاشتی خوازە کەواتە ئاشتی خوازی و میهرەبانی ئەبێ باشتر بێت لە توندوتیژی چونکە توندوتیژی دنیا وێرانەکە ئەمە بڕۆی من تێڕوانینێکی هەڵەیەوە بزودنەوەی فێمینیزم خۆی لەم تێڕوانینە دوور خستوتەوە چونکە هەردووکیان هەم ژن سالاری و هەم پیاو سالاری بنەماکەیان هەڵەیە بنەماکە ژۆیە کە گوایە ژن و پیاو بە جەوهەر جیاوازن کە ئەمە ڕاست نییە ئێمە وەختێ باسی داکۆچیکردن لە مافی ژنەکەین و شەڕی سیستەم ئەکەین سیستەمی پیاو سالاری تەنها مەبەستمان پیاو نییە چونکە ئەگەر بیری لێ بکەینەوە هەر لە ئەزمموی خۆمانەوە لە ڕێگەی کار و لێکۆڵینەوەکانمانەوە زانین ژنێکی زۆر هەن کە لە سیستەمی پیاو سالاریدا گەرچی دەسەڵاتیان لێ سەنراوە بەڵام ئەوان بۆ خۆیان بوون بە سەربازی پیاو سالاری ئیتر لە دایکەکانەوە بیڵێ کە جیاوازیەکەن لە نێوان مناڵی کچ و مناڵی کوڕا لە ئەو ژنانەوە بڵێ کە دەسەڵاتیان هەیە بەسەر ژنی ترا مەسەلەن ئەو ژنەی کە ئیشی بۆکە و ژنەی کە بووکێتی چوزانم پەیوەندی بەرزتری هەیە لەگەڵی و قسە و قسەڵۆکردن لە نێوان ژیانە بەشێکی زۆری ژنان لە ڕێگەی ناوشیاربوونیانەوە بەرامبەر بە بوونی سیستەمی پیاو سالاری بەشێکن لە سیستەمی پیاو سالاری بۆیە ئێمە هەر وەک چۆن زۆر گرنگە پیاو وەکو بۆی کە باست کرد وەکو تاوانبار شوێنگەی خۆی ون نەکات چونکە زمانی کوردی زۆر جار ئەمە ون نەکا بە پاسیف قساکە مثلەن هەرەوەی کە جەنابەوتە مثلەن پیاو بکەرە لە بەشێکی زۆری تاوانەکانە پیاو بکەرە مەسەن کە دەستدرێژیەکرێتە سەر مناڵێک یاخود ژنێک ئەکوژرێت هەموو زمانەکان وا بەکارێنرێ ژنێکی تر کوژرا منداڵێک دەستدرێژی کرایە سەرەوە بکەربوونا ئێمە زۆر گرنگە بکەرەکان ببینین کە پیاون بەڵام ئێمە بێ سیستەمەکە ببینین کە لە پشت ئەو پیاوەیە بە ژن و پیاوەوە چونکە جاری وا هەیە خودی ئەو تاوانبارانەش قوربانی سیستەمەکەن پیاو هەبووە بۆ نمونە لە زیندان بووە ئێمە قسەمان لەگەڵا ئەڵێ من کە گەورە کراون پیان وتم تۆ شەرەفی خێزانەکە بێ بپارێزی و بالفعل ئەوەم کردو کە پێم وتراوە لە دوایە یاسا گۆڕێ من بە یاسایەکی تر بە تێڕوانینێکی تر دیسانەوە حکمی زیندانی ئەبەدیم بەسەراتراوە ئەی باشە ئێمە تۆ بە منە دوت من شەرەف بێ بپارێزم منە بێ خوشکەکەم بکوژم و من پەشیمانم ئێستا بەڵام تۆ بە حکمێکی تر هاتووی حکمم بەسەرایی کەواتە قوربانی بوونی پیاویش لە هەمان کاتە ئەبێ ببینین چونکە پیاو هەموو پیاوێک بە قەدێک لە سیستەمی پیاو سالاری زەرمەند نییە هەروەکو چۆن هەموو ژنێکیش هەموو پیاوی بە قەدێک سوودمەند نییە و هەموو ژنێکیش بە قەدێک زەرمەند نییە لە پیاو سالاری دێمەوەلا دێمەوەڵات بۆی زیاتر لەسەر مەسەلەی کەلتور و دین و سیستەم قسە بکەین بەهار پێش بوو لەو بارەوە تێڕوانینی تۆ بزانم کە ئێمە ئایا بۆ بەرایەتی توندوتیژی ڕوبەڕووی پیاو ئەبینەوە یاخود چیتر بەڵێ
لە کاری ڕۆژانەی پیاوان زەرمەند لە سیستمە سالاری لە ژیانی ڕۆژانەی خۆمان و لە کارکردنە هەرەوەی پیاوە جاری وە بۆ فشارە زۆری کە لەسەریانە مەسەلەن ڕۆبەتانی وەکەمە لە وڵات پیا سالاری قووەترە و هەموو شتەکان یارمەتی سیستمەکە ئەدەن وەلەو دەبێت کۆنەوە ئەوەیە پیاوە شخوان ئەمە دێنن بەڕاستی بەدەست سیستمی پیا سالاریەوە لە زۆر ئەمە دێنە بەڕاستی بەتایبەت لە کاتی توتیژی کوشتن لە کاتی ڕاستەمانە وانبار درێژکارن بەڵام ئێمە کەسمان هەبوو کە گریاون لە دوای ئەو حاڵەتە ئەمانە کاریگەرێکی زۆر دانێ لەسەر ئەوانیش ناکرێت ئەمە بەکەم دێنرە سەر نەکرێت ناکرێت ئەمە تەنها ڕەگەزی بەرامبەری پیاو ببینێت کە ئەم دژمنکاریەی کە زۆر زەرەرمەندە لە کۆمەلگا زیاتریشی لەسەر ینی ئەوە ببینێت ینی ئەوە پێمەکەی ئەمە بێ ئەمە بەڕامن گەورەترین غەڵەتە و گەورەترین زەربەشە لە کۆمەلگا هەر کۆمەلگا بە بڕوان لەبەرەوە ئەوە ڕاستە نان باجی ژەر زۆری نامۆستی و ئەوانە ژانەی گەورە سەرشانیان بەڕوانە ئەو سیستمە پیا سالارێنە لە هەموو شوێنەکە ڕوبەڕێنەوە دوای ئەوەی کەژنەکانش بگری ئەم سیستمە پیا سالارێن ئێمە زۆر جار کۆنیە بڵێ کاوێک هەلگری سیستمی پیا سالارێ ئێمە تەنها کێشەکەمان لەگەڵ ئێمە کێشەمان لەگەڵ ژنەکانیشتاکە نوێنەرەی سیستمەتی پیا سالارێن و زۆربەی شتەکانێنەوە بەسەر ژنەکانە زیاتر دیفاع لە دیفاع لە پیاوە لە سیستمی پیا سالاری بەڕاستی ئەمەش هەردوو بەڕاستی بۆ ئێمە لە کاریگەرانی خۆمانە ڕوبەڕوویەوە لە دادگاکانە لە ناو ڕێکخراوەکانە لە پۆلیس لە گرتوخانە و لە هەموو شوێنەکان چەندین نمونە لەو جۆرەیە کە ئێمە ئەتوانین پیاوەکانی ئەم سیستمە ئەیان بەڵام هەڵنەگرێکە چ نەگرن لە کوردستان لە هەرێمێکی وەکو ڕۆژانەیەک ژنەکان کورسیان هەڵوەوە ئەو دیدەش بەرەرێکی کرایەت پێی وا بێ پیاجار من پێم وایە دیدێکی زۆر خراپە و کاریگەرێکی خراپی ژنان لەسەر کوردستان بۆی کە تۆ پیاوجیاتەوە پێت وا بێ تەنها هەرێکی ژنەکانە ئەبێ هەرچەند ئەوانان ژنان ئەم قورساییە هەڵبگرن ئەبێ هەرچەند خۆیان ئەم گۆڕانکاریە دروستکە لەناو کوردستان بەڵام بەهار قسەکە لەسەر ئەوەی ئەم پرسیارم ڕووی لە هەردووکتانە ڕاستە ئێمە ئەزانین ناکرێ پیاو بە تەنها بەرپرسکەین بەڵام ئەو توندوتیژیانەی کە ڕوویە بۆ نمونە لە بریتانیا ئامارەکی وایە لە 185 توندوتیژیەکان هەمیشە پیاوە لە بەرامبەر ژنێکە من دڵنیام لە هەرێمی کوردستان ئەم نیسبەتە زۆر بەرزترە لەوە یعنی ئەکرێ بڵێن لە 198 توندوتیژیەکان 98 لەوانەیە لەو ئاستەیە بێ بەرزیەکەی کە پیاو ئەیکا لە بەرامبەر بە ژنانە بەڵام ئەگەر ئێمە پیاو بەرپرس نەکەین بەپی ئەو تێڕوانینەی کە وەکوتمان هەندێک خەڵک تەرویجی پێدەن و باسیەکەن ئەی چێ بەرپرس بێ لەما بۆ نمونە ئێوە باز لە سیستەمەکەن باز لە سیستەمی پیاو سالاریەکەن حەزەکەم جارێترە چمۆ لای دکتۆر چۆمان لە ئێستاە سیستەمی پیاو سالاری مەبەستان لە چییە؟ من تەنها بۆ ڕوونکردنەوەی قسەکەی جەنابەت یەکش دەڵێم کە وەختی ئێمەڵێن جیاوازی نییە مەبەستمانەوەی بە فیترەت جیاوازی نییە لە نێوان شخصیەتی ژن و پیاوە ینی پیاو بەس لە بەرەوەی پیاوە شەرت نییە تونند و تیژ بێ هەروەک چۆن ژنیش بەس لە بەرەوەی ژنە شەرت نییە میهرەبان بێ بەڵام بێگومان لە واقعە لە جیهانی ڕاستەقینە جیاوازی هەیە لە نێوان ژن و پیاوە ئێمە ئەمانوێ بڵین ئەم جیاوازیە سروشتی نییە بەڵکو کۆمەلگا درستی کردووە بێگومان پیاو دەسەڵاتی زۆر زیاترە لە ژن ئازادی زۆر زیاترە مافی زۆر زیاترە و ئەو ماف و دەسەڵاتەی کە هەشی بووە زۆر جار لە دژی ژن بەکاری هێناوە کەواتە لە واقعە ئێمە دەبینین توندوتیژی زۆربەی کەیسەکان
پیاو بەکاری هێناوە لە بەرامبەر بەژن بەڵام ئەمە خودی یەکێکە لە دەرەنجامەکانی پەروەردەی هەڵا و کەلتوری هەڵا و میدیای هەڵا و یاسای هەڵا سیستەمی پیاو سالاری کە جەنابی پرسیاری سیستەمی پیاو سالاریت کرد سیستەمی پیاو سالاری تەنها لە یەک شت پێک نەهاتووە سیستەمی پیاو سالاری هەر سیاقە هەر بەشێکی مێژووی سیرکەی مێژووی خۆمان سیرکەی سەرجەمی دنیاش سیرکەی سیستەمێکە کە بەردەوام لە خۆگونجاندن و گۆڕانکاریایە بۆ نمونە لە قۆناغێکە کە ئاین دەسەڵاتی زیاترە وەک لە زانست لە ئەوروپا بۆ نمونە سەیرەکەیت ئاینێکی خوێندنەوەیکی ئاینی زۆر کە بە سوودی پیاو بووە و پیاو سالار بووە بەکارهێنراوە بۆ کۆنتڕۆڵکردنی ژن دوایی کە زانست ڕەواجی زیاترە بێوە ئاین وردە لە کای کۆمەڵایەتیە گرنگی کەمە بێتەوە دیسان زانست بەکارهێنرێ بۆ جیاکردن لە جیاکاری بەرامبەر بە ژن لێکۆڵینەوەی زانستی زۆرەکرێ کە هەمووی بە درۆ خراونەتەوە ئێستا کە گوایە ژن توانای جیاوازە لە پیاوە ژن توانای کەمترە لە پیاو کەواتە لە هەر سیاقێکی مێژوویە سەیریکی لە هەر ساتە وەختێکی مێژوویە سەیریکی پیاو سالاری پێک هاتووە لە کۆمەڵێشتی جیاواز لە دەستبێکردنی تەفسیری باوی ئاینی ئەو سەردەما و هەروەها یاساکانی ئەو سەردەما و هەروەها کەلتور و پەروەردەی ئەو سەردەما لەگەڵ شێوازی بە کۆمەڵایەتی کردن و میدیا و ئەمانە هەمویان بەیەکەوە دەست بەیەکەکەن و سیستەمی پیاو سالاری دروست دەکەن ئەو سیستەمی پیاو سالاریە بە بۆنەی گۆڕانکاریە سیاسی و ئابووری و تەکنۆلۆجیەکانەوە جاری وایە گۆڕانکاری بەسەرادێ بەڵام هەمیشەش خۆیە گونجێنێ کەواتە وەختی ئەمە باسی ئەوەکەین دەسەڵاتی سیاسی و ئاینی و کەلتوری بەیەکەوە کە بەشێکی زۆری ئەم دەسەڵاتانە لە وڵاتی ئێمەمانانە بەدەست پیاوەوەن بێگومان بۆیە پیاو سالاریش بۆ یاساکان و بۆ ئاین و بۆ کەلتورەکرێت چونکە ئەوان تەفسیرەکانیان کردو ئەوان بەهاکانیان هەڵبژاردووە کەواتە سیستەمەکە پێک هاتووە لە کۆمەڵێک کایی جیاواز کە بەیەکەوە ئیشەکەن وەگەر ئێمە بمانەوێت دەستکاریکەین ئەبێ لە چەند قۆڵێکی جیاوازەوە دەستکاریکەین و تەنها بەتەمان نەبین مشکلەکە تەنها پیاو نییە مشکلەکە زۆر لە پیاو گەورەترە لە ڕاستێکی پیاو سەدان ساڵی هەبووە بڵین هەزاران ساڵی هەبووە سیستەمێکی تەنیوە لە بەها یاسایی و کەلتوری و کۆمەڵایەتی و ئەم سیستەم و بەها کۆمەڵایەتیانە وا بە قۆڵی ڕۆچوونەتە ناو ئێمەوە کە زۆر زەحمەتە بە 2 سەدا فێمینیزم بتوانی لێکی هەڵوەشێنیتەوە ئیشی زۆر زۆر چەترێوێ کەواتە دکتۆر چۆمان من واتەیەگەم لە تەفسیرەکەی تۆ کە تۆ زیاتر باز لەواکەی کە پیا و ژن لە باری بایۆلۆجیەوە هەر چۆنێک بن ئەوەن کە هەن بەڵام ئەوە ناتوانێت تەفسیری توندوتیژی پیاوان بەرامبەر بە ژنان کا بە هیچ جۆرێک و نابێتە هۆکاری سەرەکی بەڵکو ئەوەی کە ئەتوانێ تەفسیرێک بێ بۆ ئاستی توندوتیژی ئاستی بەرزی توندوتیژی پیاوان بەرامبەر بە ژنان ڕۆڵە جێندەرەکانە ئەو ڕۆڵانەی کە بە جیاواز بۆ پیاوە بۆ ژن دانراوە و وەکو دوو تاکە جەندەر ناسێنراون لە هەموو دنیاە و لە بەرامبەریە پیا وەکو سەردار و خاوەن و بکەر نیشاندراوە یاخود پارێزەر نیشاندراوە ژنیش بە تەواوی پێچەوانەکەی ئەو بوونەوەرە یاخود ئەو جەندەرە لاوازەیە کە ئەبێ پارێزراو بێ کە ئەبێ ئاگال لێ بێ کە ئەبێ بەخێو بکرێ کە ئەبێ کارکردی لەسەر بکرێ واتە ئەم ڕۆڵە جێندەریانە وای کردووە لە باری کۆمەڵایەتیەوە پێناسی ژن و پیاوی بە جۆرێ کردووە کە دەسەڵاتێکی نایەکسان و دەسەڵات با بڵێن ناهاوسەنگیەکی زۆر گەورەی دروست کردووە لە نێو دەسەڵاتی پیا و ژنە و ئەمە لەسەر ئاستی خێزان دروستە لەسەر ئاستی کۆمەلگە دروستە و بە فراوانی لەسەر ئاستی دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی ئابووری و لە شوێنی کار و لە هەموو جومگە و شوێنێکی ژیانە ئەمە دەرکەوتووە و وەک ئێوە باستان کرد بۆ چەنەها سەدەیە ئەمە بەم شوێ ڕۆشتۆتە پێشەوە پێم خۆشە بەهار بێمە لای تۆ کەسێکی لە کوردستان دەمێ ساڵە لەگەڵ کەیسەکانی توندوتیژی سەرکارت هەیە و لەگەڵ ئامرازی جۆراوجۆری با بڵین هەم ئامرازی جۆراوجۆری خەباتتان بەکارێناوە یا بەرەنگاربوونەوەی توندوتیژیتان بەکارێناوە بەڵام تووشی بربەستی زۆریش بوون لە بەرامبەریە من پێم خۆشە چۆنڵێ بە
لە درێژەی ئەم باسەی جیاوازی لە ڕۆڵە جێندەرێکانە و لەسەر هەموو ئاست و جونگەکانی کۆمەلگە و دەسەڵات و دام و دەستگاکانە پێم خۆشە نەختێک لەم بارەیەوە لەم ئەزمونانەی خۆت کە ئێوە بەهۆی ئەم دەسەڵاتی و ئەم ڕۆڵە جێندەریەوە یاخود بەهۆی دەسەڵاتی سیستەمی پیاو سالاری وەک سیستەم لەم کۆمەلگایە ئەو بربەستانە چین بەردەوام تۆ ئەیبینیتەوە کاتێ ئەتانێ بەرەنگاری ڕوبەڕووی توندی تیژی ببنەوە. بەڵێ ئەگەر ئێمە بیرێک لە نێزێک دووسام بکەینەوە کە لە دوای تویەکەوە زیاتر ئەوەی کە ئیشم کردووەوە بە ئەو بەدەستی و ئاسیانەی کە هاتوونەتە بەردەما بە بڕوای من هەوڵێکی زۆر دامەدرا بووکردنەوەی ژن پیاو لە یەکتری ئەو ڕۆڵە جەندەرگا من پێم وایە نەوەکانە هێشتا بەو جۆرە بەڵام هیچێکی زۆر لە سیستەمەکرا کە ڕۆڵە جەندەرگەکان زیاتر فەراغێکی گورە و تۆڵی جێکردنەوەیەکی زیاتر لەناو خوێندنگاکان لەناو زانکۆکانە بە بەرنامەیەکی زۆر داڕێت و ئیش لەسەرەمەدا جیاکاری ژنەکانە لەگەڵ لە شوێنی کارکردن بوونە پارێزگاکانی ناودارگاکانی هەرێمی کوردستان کە پێشتر مەسەلەن ژوورێکی هاوبەشیانە بۆ بە هەوڵی کۆمەڵێک لە پارێزدەران جارێکی شوێنەکانیان ئەتوانن پێکەوە بن بە کاتی ئیستراحەتە ئەوە نمونەیەک بۆ من باسی چەندین هەوڵی ترمان بینی کە مناڵان گەنجان و زەکار و زان ئەنی بڵێن لە زانکۆ پەیمانگاکان هەنا کە لەبێت هەڵا بەڵام لە مەرحەڵەی جیاوازە کە تۆ لێرەوە دەستێکی بۆ ئەو جیاوازی تۆ دامە هەمیشە لە ئەوەیە نەریت و باڵی پارێزی و یارمەتیدانی دەسەڵاتی هیچ لەسەر جیاکاری دەبێتی ژن و پیاوە داتووە برێوێکی زۆری پێدراوە لە مەرجی خوێندنگاکان و زانکۆکان و هەموو ئەمانە بەڕاستی حقیقەتی جەندەری بە تەواوەتی بوازنەی ئیشی لەسەرەکرێت پەروەردەی ئەم سەردەمی هەمەی لەسەر کراوە لەگەڵەوە هەمیشە هەڵ ئەمە دەنگێک زوتنەوەیەک کە بێوێت کار لەسەر ئەو کار بۆ یەکسانی جەندەر بکات کار لەسەر ئەو کات کە وەسیلە بدۆزێت بۆی کە تێکەڵاوی دروستکە بۆی کە پرسەکە بکە بە پرسی ئەو ئینسانە بە وجدانانەی کە ئەیانەوێت کۆمەلگاکێکی تر بێ کچی منداڵ مەسەلەن ئەو جیاکاری لە بەرامبەرانێک لەناو ژنەکانە لە زۆر گەشتەکانە بەڕاستی ئەوەی کە بۆ هەمیشە لە پەنای ئەمە شاخێکی گەورە لە نەریتێکی کۆنە پارێزی ئەمە لە بەردەستێک لە بەردەستی ئەمە و لە ئیشەکانە بەجیالەوەی کە ئەمە بەڵات دەستگا جیاکاری لەبینی ژنیا و دەسەڵاتی هەموو ئەم شتانەیە بە بڕوای ئەمە ئەسڵی کێشەکانی ئێمە ئەم شتانە پێ دروستیەکە یەک شت لەناو کۆمەلگایە لەناو یاسایە لەناو سیاسەتە کە باز شوێنە گرنگەکانەکەی هەموو وڵاتەکە بەردەوایەوە قسەکە ئێمە لەسەرەکە ئێمە بڵێن لە بەرامبەر پیاوانی بەڵام لە بەرامبەر سالاری سەیری ئەم وڵاتەکە کاتێ باس بەردەوای سیاست هەموو شتە گرنگەکانەکەی هەموو لە پیاوە ئابووری ئەم وڵاتە باس لەوە بەپێی ڕاپۆرتی کە ساڵ نوێک 2 ساڵ لەمە پێش بانکی نێودەوڵەتی کردەوە کەمترین کەسارە لە هەرێمی کوردستانە ئەمە دەڵێنایەوە بۆ ئەراقیش ڕاستە لەبەرەوە هەموو کاتێک ئابووری ئەم وڵاتە ئێمە لەگەڵ یوریەکی زۆر هەیە لەلایەک ئابووری لەلایەک دەسەڵاتی سیاسی لەلایەکەوە یاساکان مەسەلەن یعنی بکەیتەوە یەک دنیا یاسا لە بەرامبەر یەکسانی لە بینی پیاوە هەیە وڵاتە یعنی یەک لە بین ژن و پیاوە وڵاتە بەس لەبەر کە لەناو جیاکان بەجیاوە لەگەڵ ئەوەی کە خوێندووە ئەوە گرنگ نییە زانست دەستنی تۆ هەر شتێک کاتێک ژنێکی لە بەرزدا لە بەرامبەر پیاوێکە تۆ هەمترین دەسەڵات هەیە ئێمە ئێستا لەسەر مەسەلەی وەرەسە ئەکەین کە ژنەکان لەبەرن ئەمانەی هۆشیاری دەین لەسەر ئەوە کە بتوانین گۆڕانکاری ئەمە ئینسانەکانە دروست بکەین کە کچێک و کوڕێک یەک مافی هەبێت
تا ئەم دەقەیە مەسەڵەی وەرزە تۆ هەر هەویەتێکە درێ بە دادگاکانە کە تۆ وەرزەی براکەت لە خوشتە زیاد هەرچێکت خوێندووە بەڕێوەکەی سەرۆکی زانکۆیەکی یان زۆر کەمت وەکو ژنێک مامەڵە لەگەڵ تۆیان لەبەرەوە بەڕاستیان نمونەن بۆ ئەو ڕوودەویەکە وەک ژنێک لە هەموو شوێنە جیاوازەکان کە مەسەلەن وڵاتە لە سیستەمێک بەڕێوە کارێک ناتوانێت. بەڵێ ئێمە لە تەوەری دووەما ئەچینە سەر بابەتی باسیەوەی کە ئێمە چۆن پێویستمان بەوەیە بیر بکەینەوە کە بۆ وەستان و کەمکردنەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان و بە کچان ئەبێ بەرەو ڕووی چی بینەوە یاخود کێ ببینەوە کە دیار بوو بەم گفتوگۆی ئێوە و دڵنیان بە دەیان گفتوگۆی تر و ئەوانە کە ئەکرێت لەسەرم بابەتە بکرێ ئەویش ئەوەیە کە ئێمە ئەبێ بەرەو ڕووی سیستەمێک یاخود هێرشێکی ڕێکخراو یاخود بێمافی وەستەم و چەسانەوەیەکی ڕێکخرا و سیستەماتیک لەسەر ژنان کە کۆی هەلومەرج و بارودۆخێکی دروست کردووە کە ژنتیایەتی و تونند و تیژی بە جۆرێک بووەتە یەکێ لە نەتیجەکان یەکێ لە ئەنجامەکانی ئەم هەلومەرجەی کە ژنتیایە ئەژی و کە کەلتور دەوری خۆی هەیە دین دەوری خۆی هەیە دابوونەری دەوری خۆی هەیە و ڕۆڵی پیاوان ڕۆڵی جەندەری پیاوان دەوری خۆی هەیە و هی ژنانیش دەوری خۆی هەیە و دەسەڵاتی سیاسی دەوری خۆی هەیە لە تەوەری دووە ماوکوتم ئەچینە سەر ئامرازەکانی بەردەستمان یاخود ئەو شێوازانە و چۆنێتی کارکردن و ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی لە ئێستاە ناوبڕێک ئەکەین بینەرانی ئازیزی کەناڵی هیوادارم لەگەڵمان بن بۆ تەوەری دووەمی ئەم گفتوگۆیە و بیرتان نەچێکە لە کەناڵەکانی یوتیوب و فەیسبوک و پلاتفۆرمەکانی ترەوە هەم لایک بکەن هەم شێر بکەن هەتاوەکو دەنگی کەناڵی هیوا لە پێناو دنیایەکی باشترا بگا بە هەموو لایەک دێنەوە لاتان. بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا هاتینەوە لاتان سڵاوتان لێبێ دووبارە. من گۆنا سەعید لەگەڵ هەردوو میوانم دکتۆر چۆمان هەردی و بەهار مونزیر لێرەین بۆ گفتوگۆکردن لە تەوەری دووەمی بەرنامەکەمانە سەبارەت بە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لەسەر ژنان و کچان لە هەرێمی کوردستان. لە تەوەری یەکەمە ئێمە باسی ئەوەمان کرد کە بزوتنەوەی ژنانی چالاک ڕێکخراوەکانی ژنان یاخود ژنان و پیاوانی ئازادی و یەکسانی خواست بۆ ئەوەی ڕوبەڕووی تونند و تیژی ببنەوە ئەبێت کێ بەرپرسکەن ئەبێ ڕوبەڕووی کێ ببنەوە لەوەیە گفتوگۆمان کرد لەسەر ئەوەی ئایا وەکو هەندێکەڵێن ئەبێ ئێمە پیاو تاوان بارکەین بەتەنیا یاخود ڕوبەڕووی پیاوان ببینەوە ئایا ئەمە کێشەیەکی بایۆلۆجی پیاوانە کە تونند و تیژیەکەن یاخود ئەبێ ئێمە باز لەوە بکەین کە ژیان و هەلومەرجێک کە ژنانتیایە ئەژین لە هەرێمی کوردستان بە تۆڕێک لە سیستەمێکی پیاوسالاری کە کەلتور و دابوونەریت و دین و دەسەڵاتی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان هەمووی دەوری هەیە لەمەیە هەمووی کاریگەری لەسەر داناوە هەمووی ڕێگری داناوە لە بەردەم ئەوەی کە ژنان بتوانن بەرەوڕووی ئەو تونند و تیژیە بەرفراوانە یاخود ژنان و پیاوانی ئازادی خواست بتوان بەرەوڕووی ئەو تونند و تیژیە ببنەوە. لە تەوەری دووەمە من لەگەڵ میوانەکانم ئەمانەیە بڕۆینە سەر بابەتێکی بڕۆینە سەر درێژەی ئەم بابەتە ئەوەی کە ئەگەر ئێمە بزانین بەرەوڕووی چی ئەبینەوە ئایا چۆن بەرەوڕووی ئەم مەسەلەیە ببینەوە چۆن بتوانین هەوڵ بین ئەوە بکەین ئامانجی خۆمان کە تونند و تیژی ئەگەر ناتوانین کۆتایی پێبێنین کەمی کەینەوە لەو ئاستە بەرزەی کە ڕوبەڕووی ژنان و کچان لە هەرێمی کوردستان بۆتەوە بیهێنینە خوارتر. ئەزمموی ئێمە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە هەموو ئاگدارین ئەوەیە کە ساڵ بە ساڵ ئاستی تونند و تیژی بەرامبەر بە ژنان و کچان چۆتە سەرەوە و جۆرەکانی تونند و تیژی جۆرا و جۆر و چوونەتە سەرەوە هەروەها. باری ئابووری خەڵک خراپتر بووە باری ژیان و گوزەرانی خەڵک خراپتر بووە ئەو کێشمە کێش و
نەهامەتیانەی کە ڕوبەڕووی کۆمەلگا بۆ بەرەو خراپتر چووە لە ئێستاە بەپێی لێکۆڵینەوە جیهانیەکان بێ یاخود بەپێی ئەو لێکۆڵینەوانەی تەنانەت لە کوردستانیش هەیە ئەڵێ کاتێک کە بارودۆخ بەرەو خراپترە چێ تونند و تیژی بەرامبەر بە ژنان و کچانی دەچێتە سەرەوە کەوا بێ ئێمە هێشتا لە دوای 30 ساڵ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی هێشتا لە سەرەتای ئەم کارەیین لە بەردەمی کارێکین کە خەباتێکی درێژخایەنە کە پێویستی هەم بە استراتیجیە بە بیرکردنەوەیە بە معریفەیە بە بنەماکە فکریەکانێتی و پێویستیشی بەوەیە کە ئێمە بزانین ئەو ئامرازانە چین کە هەر ئێستا لەم بارودۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئەتوانین بەکاریان بێنین و ئەو شێوازانە چییە کە ئەتوانین بەکاریان بێنین بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان و بەکچان لەم ڕووەوە بەهار منزیر و دکتۆر چۆمان هەردی هەردووکیان لە هەرێمی کوردستان بە شێوازی جۆراوجۆر کارەکەن ئەمان وەسەدان ژن و پیاوی تر لەو کۆمەلگایە من پێم خۆشە بەهار ئەم جارە سەرەتا لە تۆ دەست پێ بکەم ئەزمموی تۆ لە شێوازەکانی ڕوبەڕووبوونەوەی و یاخود هەوڵدان بۆ کەمکردنەوەی تونند و تیژی لەسەر ژنان و کچان چییە و ئەو ڕێگا کاریگەرانە ویان تەنانەت ئەگەر ئەزمونتان هەیە لەو ڕێگانەی کە لەوانەیە ناکاریگەر دەرچوو بێتن و گۆڕی بێتان پێویستی بە گۆڕین بێ ئێوە خەریکی چین لە هەرێمی کوردستان بووەمە بەڵێ ئێمەوە ئەو کۆمەڵە چالاکوان و ڕێکخراوانەی تریش کە ئێمە چی ئەەکەین و بەڕاستیش وەکو باسمان کرد لە بەشتیەکەما کە ئەرکێکی قورسە بەس یعنی ئەرکێکی قورسە کە وادا ئەندرێت کە تەنهامە ئیشی ڕێکخراوەکان و چالاکوانان و کۆمەڵێک گروپ و لەو گروپانەی کە زیاتری عنی بڵێن ئیشی ڕۆژانە لە بەرامبەر تونند و تیژێ ئەکرێ تەنها یعنی ئەتوانم بڵێم واسە پێنراوە بەسەر گروپێکی بچووک لە کۆمەلگای کوردستان کە لەناو ئەو هەموو تونند و تیژەی کە تۆ باست کرد کە ئەبێ لە بەریتانیا لە 1985 مەسەلەن پیاوەکان تونند و تیژن لێرە لە بروی پیاوان زیاتر دەست ئاواڵان و سیستمەکان هەمووی یارمەتی دەرن بۆی کە بەم جۆرە بێت ئەبێ لێرە چۆن بێت بە بڕای من ئەمەی کە لێرە هەیە لە کوردستان هەیە ئەرکێکی قورس وە ڕووبەڕووبوونەوەیەکی زۆر سەخت کە توان بڵێم ئێمە ڕۆژانە دەرگیرین لەگەڵ ئەو هەموو کێشە و گرفتانێک هێتە بەردەمان لە نەبوونی دام و دەستگایەکی پارێزراو بۆ ژنان ئێمە گرفتەکەمان لەوەیان نییە کە دەستمان ڕناگا بە کەیسەکان و کەیسەکان هۆشیاری ئەویان نییە کە ڕێکخراو هەیە ئەگەر بێنی بەراوردی کە لەگەڵ ساڵانی پێشووترا ئەمە زیاتر خەڵک ئەیزانێ ئەمە زیاتر ژنەکان ئەزانن کە مەسەلەن ڕێکخراوەکان کار ئەەکەن و دام و دەستگا و سنتەرەکان هەیە سنتەرەکانی بڵین بەڕێوەبەراتەکانی بەدواداچوونی یان بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەرامبەر ئافرەتان و خێزان هەیە کە ئەمانە هەموو ئەگەر بەراوردی کەی بە ساڵانی پێشوو ئەم 10 ساڵەی کۆتایی با بڵێن زیاتر باز لێ بکەین کۆمەڵێک شوێن ئەمە لەوە بووینەتەوە کە ئەم شوێنانە بناسرێن ئەمە ساڵانێکی زۆرە ئیشی تیا ئەکرێت ئەوەی کە ئێستا گرفتە بەڕاستی نەبوونی سیستمێکی پارێزگاری تونند و تۆڵە لە کاتێکا کە تونند و تیژی ڕۆئەدات نەبوونی سیستمێکی بەرگریکردن و سیستمێکی تونند و تۆڵە لە ناو دام و دەستگاکانی حکوومەت و هەتا ڕێکخراوەکانیش کە ئێمە گیرۆدەین بەڕاستی بەدەست نەبوونی ئەو شێوازانەی تر کە بۆن منە لە وڵاتانی کە لە وڵاتانی تر هەیە چکە بەڕاستی من لە دەریشەوە ئیشم کردو لە کوردستانیش ئەزانم ئەبێت چۆن بێ ئەوەی کە ئەوێ زۆر باش بێ و لەوێش بە تەکیدی هەر سیستمێکی پیاو سالاری هەیە بەڵام کۆمەڵێک لەو شتانە بەدەست هاتووە ئەوە بزوتنەوەی ژنان لەوێت توانی وێتی بیسەپێنێت بەسەر دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی بەڕێوەبردننی ئەو وڵاتان بەڵام ئەوەی کە لێرە هەیە تا ئێستا بزوتنەوەی ژنان ئەو قووەتەی نەبووە کە بتوانێت زەختێکی ئەو نەبکات کە ژنان لەم ڕان باشتر بێ و تونند و تیژەکان لەم ڕۆکەمتر بێ و یاساکان پتەوتر بێ و بتوانێت بەرگریکار بێ لە مافێک لەو کەسانەی کە ڕزگاربووی ژێردەستی تونند و تیژین یان لەناو تونند و تیژیەکان یان ئەوەی کە خێزان چەندێک هاوکارە لە کەیسەکانی تونند و تیژیە یان چەندێک ژنەکان فشارێکی زۆریان لەسرە بەوەی کە کاتێک گەزانێگەر لە پیاوێک جاب بێتەوە کە ئێمە پێڵێن هاوسەرگیری ناچاری چەندێک لەم هاوسەرگیریە ناچاریە هێتا دەست درێژی سێکسش قبوڵەکات کەیسمان هەیە ئێمە ڕۆژانە ئێمە سنتەرەکانمان
دەیان کەیسمان بۆیێت بۆ ناو ڕێکخراوە ئەمە تەنها ڕێکخراوی ئێمە کە من خۆم ئیشی تیاکەم کە لە نزیک ئەمە حەوت جێگا سەنتەرمان هەیە لە هەرێمی کوردستانە کە ڕۆژانە ئێمە کەیسەکانی تونند و تیژی ڕۆمانتیەکە بەڕاستی ئەمانە کاری زۆ قرسن و ئێمەش ئەم وسیلەیەمان هەیە کە وەکو ڕێکخراو بتوانین بوەستینەوە بەرامبەر تونند و تیژەکان کە بەرامبەر بە ژنان و کتانی ئەم هەرێمە ئەکرێت یەکێکی تر لە کێشەکانمان کە ئەمە کێشەی چەند ساڵێک لەو پێش نەبووە مەسەلەن کێشەکانە لەناو سۆشیال میدیایە کە ئەمە لە ڕێگەی تەکنۆلۆژیایەکی تازەوە کە هەڕەشە لە کچەکان نەکرێت هەڕەشەی مەسەلەن بڵاوبوونەوەی ڤیدیۆکان و پەیوەندیەک ئەگەر هەبوو بێت و وێنەکان و ئەمریکێکە لەو تونند و تیژانەی کە کچانی زانکۆیان ڕوون لە ئێمە ئەکەن کە مەسەلەن لەژێر هەڕەشەیەکی گەورەیان ئەمانە بەڕاستی جاری وایە نازانانی دەست و پێ دەبەسترێ نازانی چۆنی کاری لەسەر کرد لەبەرەوەی ئەو دەستگایانەی کە لەناو حکوومەتە کارەکات زۆر هاوکار و یارمەتی دەر نییە یان کچێک کە ڕزگار بووی ژێر چۆن دەڵێ تونند و تیژیان دەست درێژێکی سێکسیە مەسەلەن نەگەوەی کە تەئمین ناکرێت جارێ مشکلەی خێزانەکە مۆزوعی ئەوەیە کە ئەو نەریتە کۆنەیە کە چەندێک مەسەلەن ئەوەی کە ئەڵێن یعنی مەسەلەن لەناو خەڵکە خێزانەکە مەسەلەن چاوی ئەچێتە سەر بەتابەتی لە شوێنە بچووک و لە شوێنە دوورە دەستەکانە ئەمە زیاتر ئەبێنجێت و ئێمە کەیسەکانمان بۆیێت لەبەرەوە بەڕاستیەمانە هەموو ئەو کێشە و قورسایانن کە جاری وایە ئەمە بە سەعات و بە 2 سەعات جارە بیرەکەنەوە بزانین چۆن یارمەتی کەسێک ئەمە دەستکانیت بۆ لای ئێمە بەس دەستمان بەسراوە چۆن یارمەتیان بەڕاستی من جاری وا هەیە لە خەمی ئەویان هەتا ژنێک کچێک بنێرم بۆ شەپێری کەوا بێبەهار من ئەمێ پرسیاری ئەوە بکەم بە پێی ئەم قسانەی تۆ کێشەی سەرەکی ئێوە ئەوە نییە کە ژنان بۆ نمونە نازانن کە خزمەتگوزاری هەیە و ئەتوانن داوای یارمەتی بکەن بەڵکو ئەوانەی کەن کێشەکە ئەوەیە کاتێ داوای یارمەتی ئەکەن بە دڵنیایی ڕێکخراوی ژنان ناتوانێ جێگەی خزمەتگوزاری دەوڵەتی و ئەمانە بگرێتەوە ڕێکخراوی ژنان ناتوانێ ئەو خاوەنی مەسەلەن بۆ نمونە خاوەنی ئەو دام و دەستگایانە بێ کە پۆلیس کە تەندروستی شێڵتەرەکان ئەوانەی کە ئەتوانن یارمەتی ژنان بن پارێزراو بن ڕێکخراوی ژنان زۆر جار ئەتوانێت تەنها نێوانیەک بکە لەو بینە یاخود بە نوێنەرایەتی ژنەکە هەوڵ بە ئەم خزمەتگوزاریانەی لە دەوڵەتەوە بۆ بێنێ بۆ نە لە ئەوروپا لێرە وایە کاتێ بتێ یارمەتی ژنێک بی ڕوبەڕووی تونند و تیژیە بێتەوە ڕێکخراوی ژنان ئەرکەکەی ئەوەیە کە ئەو جێگەیە دروستەکە ئەو ژنە هەست بە سەلامەتی ئەکا هەستەکە یارمەتی ئەدرێ تەلەفۆناتی بۆ ئەکان نامەی بۆ ئەنووسن هەوڵێن دام و دەستگا دەوڵەتیەکان بێنە پای ئەوەی کە هەموو جۆرە خزمەتگوزاریە بەم ژنە بکەن کە نەچێتەوە ناو بارودۆخی تونند و تیژ کە بارودۆخی ئەو خێزانەی کە لێوەی ڕای کردووە یا هەڵاتوە یا داوای لێی هاتوۆتە دەرەوانێ کەوا بێ بپێم قسانەی تۆ ئەمە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر بەناو ڕاستە وجودی هەیە و خەڵک ئەزانێ کە هەن بەڵام ئەو شتانە لە بەردەست ئێوانیە کە بتوانن ژنان بنێرن پشتیوانی زیاتر وەرگرن لە دام و دەستگاکانی دەوڵەت و یاخود یارمەتی درێژ ماوەتر بدرێن بۆ نمونە من چەند ساڵێ لەو پێش هاتمەوە سەردانیەکێ لە پەناگاکانم کرد بەڕاستی ئینسان بۆی پرسیارە یعنی ژن لە دوای ئەوەی کە لە دەست هەڕەشەی کوشتن ڕائەکە ئەچێتە پەناگایەکەوە مانگێ دوان سیان چوار لەوێ ئەمێنێتەوە دوای ئەوە چی ژیانی چی بەسەریە لەو کۆمەلگایە لە هەرێمی کوردستانە یەکێ من لە ئەوەی کە لە تۆ لە ئەزمموی تۆ تێگەیشتنم کە ژن چارەسەرێکی ئەو تۆی بۆ نەدۆزراوەتەوە کە دوای ئەوە چی ئەکات چۆن ژیاندا ئەمەزرێنێتەوە لە نێو کۆمەلگایە چۆن ئەتوانێ بە تەنیا بژی کێ پشتیوانی ئەکا با بڵین ژیانی کێ بەرپرسە بێ لێی نەک تەنها سەلامەتیەکەی بەڵکو دابینبوونی ژیانی لە کۆمەلگایە کاکە بە زەحمەت ژن ئەتوانێ بڕوا بۆ نمونە جێگایەک بە کرێ بگرێت یای بژی بە تەنیا لە کۆمەلگایە کاکە زۆر زەحمەتە بۆ نمونە ئەگەر ژنێ هەڕەشەی لەسەر بێ بتوانێ ژیان دامەزرێنێتەوانێ لێرەوە پێم خۆش بوو لەسەر ئەوە زیاتر بڕۆیکە کاتێ ئێوە ڕوبەڕووی ئەمانە ئەبنەوە چیتان پێ ئەکرێ لە بەرام بۆ نمونەوە گرەخراوەکان ئەو ئامرازانە چییە کە بەکارتان هێناوە فشار دروستکەن لەسەر دام و دەستگای دەسەڵات کە ئەم خزمەتگوزاریانە یا پێشکەشی بکەن یا بێنە پای ئەوەی کە پێشکەشی بکەن
بەڵێ یەکێک لەو خاڵە بەهێزانەی کە لە ناو ڕێکخراوەکانە هەیە من پێم وایە ئەمەی کە لە ناو ڕێکخراوەکانە ئەکرێت هێشتا حکوومەت ئەوەی نییە ئەویش مەسەلەی بەڕێوەبردننی کەیسەکانە ئەو توانانەی کە بەڕێوەبەری کەیسەکان هەیەە لە ناو ڕێکخراوەکانە زۆر ئەکرێت حکوومەت بێت لە ڕێگەی کورسی ڕاهێنانەوە بۆیان لە ڕێگەی فێربوونیانەوە چکە بەڕاستی ئێمە ئەزانین کە حکوومەت گرنگێکی زۆری بۆ نەداوەتە هەتا ئەو کارمەندانی کە لەگەڵیانە لەناو حکوومەتە ئیشەکەن بتوانن ئاگاییەکی باشیان هەبێت توانایەکی باشیان هەبێت بۆ دروستکردنی ئەو پارێزگاری لەو کەسانەی کە ئەچێت بۆ لایەن بە بڕای من ڕێکخراوەکان هەنگاوی باش چوونەتە پێشەوە بەپێ ئەو ئەزمونە و بەپێ ئەو کەیسە زۆرانەی کێت بۆ ڕێکخراوەکان و بەپێ ئەو کورسی ڕاهێنانانەی کە ئەتوانم بڵام لەگەڵ نەتەوەیەکی گرتوەکان لەگەڵ ڕێکخراوی ئەنتەرناشنال لە ناوخۆ بەپێ ئەو ئەزمونانەی هەیە لە کاری مەیدانیە پێم وایە ڕێکخراوەکان کە ئەو ڕێکخراوانەی کە کەیسەکان بەڕێوە ئەبن هەنگاوی باش چوونەتە پێشەوە بەڵام دامە ئیش لەسەرەوەکەین چۆن ئەمە بگات بە حکوومەتیش چۆن ئەمە بگات بەو کەسانەی کە مامەڵە لەگەڵ کەیسەکانەکە چەندین ینی ڕێکخراو نییە لە ساڵەکە چەندین کۆرس نکاتەوە بۆی کە پشتیوانی لەو کارمەندانە بکاکە لە ناو حکوومەتە ئیشەکەن کە بە بڕای ئێمە ئەمەیەکێکە لە خاڵە گرنگەکان خاڵێکی ترکە ئێمە ئێستا خۆمان لە PDO دەستمان پێکردووە گرنگیدانە بە پیاوان چۆن ئەو پیاوانەی کە لە جێگاکانە ئیشەکەن و هەتا بڵێن منهەجێکمان هەیە بۆ ڕووبەڕەبوونەوەی پیاوان لە بەرامبەر تند و تیژی دژیشتان کە بەڕاستی من بۆیە لێرە ئەمێ ئەو باس بکەم ڕێکخراوەکان لە کاتێکا کە ئەزانن بربەستەگێتە بەردەستیان تۆ بێ بیر لەوە ئەەکەیتەوە چۆنی ڕێگای تر بدۆزیتەوە ئەوەی کە بڵێن لە وڵاتانی تر ئەزمونەکرێ ئێستا هەر ئەو پیاوانەشی کە تند و تیژیان کراوە گروپیان لە دەستەکەن خۆیان چۆن بتوانن ببن بە پیاوانێک دژی تند و تیژێتن بەڕاستی بێ ئەمە ئیش زۆر لەسەرەوە بکەین من لە ژیانی خۆما هیچ کاتێک ئیشم نەکردووە کە پیاو نەبێت لەم بزوتنەوەیە هەمیشە پیاوانێکی یەکسانی خواز و بەویژدان و یەکسان ئازادی خواز هەبوون لەناو ئەم پیشانەیە لەبرەوە من جارێکی ترتەکی دەکەمەوە هەتا من لەم ڕۆژانای گەم لەو قسانە بوو کە ڕێکخراوەکانی ژنان نابێت پیاوی تیابێت من ناڵم ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی ژنانەوە مەسەلەن بەڕێوەبەری سەرەکیەکەی پیاوێک بیبا بەڕێوە من قسەکەم لەسەرەوە نیە بەڵام ناکرێت تۆ درگایەک دابخەی بڵێ تەنها ئەم ڕێکخراوە بەس ژن بەڕێوە بێت نەخێر ئەمە کارێکی هەڵەیە ئەبێ لە هەموو ئیشەکانە ژن و پیاو پێکەوە ئێمە باسمان لەوە کردکە پیاوانیش خوان ناکرێتەوە هەرچی پیاو هەیە بکەیتە دەرەوەی ئەم بازنەیەکی داخراودانەی و بڵێیت دەستەنها ژنەکانە بێت لە ڕوبەڕووی ئەم تند و تیژە زۆرانە ببنەوە پیاوەیە یەکسانی خوازە و خۆیان زۆریان هەڵێن ئێمە نیگەرانین لەوەی کە بەم جۆرە لە کوردستانە ژن ژیانەکات بەڕاستی و ئێمە ژنامانەوێت هەتا ئێستا مەسەلەن بەیانی گروپێکی دروست بکە دژی کوشتنی ژنانە بەشێکی زۆریان تاون دژی کوشتنی ژنان لە بەردەم مەحکەمەی سلێمانەیە کە من خۆم بەشداری تیاکەم جێگەی دڵخۆشیە بەڕاستی کە بەشێکی بە دروشمێکەوە ئەوەستێت و لە دژی کوشتنی ژنان یەتە سەر جادە و پێی وایە لە دژی دەستدرێژی سێکسی و لە دژی هەموو ئەم شتانە لەبەرە ناکرێت ئەمە نەبیندرێت ناکرێت ئەمە گرنگی پێنەدرێت بە بڕوای من هیچ ڕێکخراوێکی من لەگەڵ مەسەلەن لەگەڵ ئەڵەن کەیس مانجمەنتیانەوەی کە بەڕێوەبردننی کەیسەکان ڕاستە لە بەروی پیاو تند و تیژەکەی کردوەوانێ بۆ ئەم بەشە لە ئیشکردن زۆر گونجاو نەبێ من لەگەڵ ئەوەیان بەڕێوەبردننی کەیسەکان سۆشال وەرکەرەکانیان بەڕێوەبەری کەیسەکان ژنەکان بن بەڵام تۆ ڕێکخراوێک بەلای منەوە هیچ دروست نییە باسی یەکسانی جەندەری بکەیت و باسی وەستانەوە لە بەرامبەر سیستمی پیاسالاری بکەیت بەڵامی تر خاڵی بکەیت لە هەموو پیاوێک بەس تەنها شۆفێرەکان مەسەلەن پیاوەکان بن ناکرێت دەست خۆش بەهار من ئەخرجم لە مەڵم بۆ تێگەشتن و بۆ ئیشکردن لەسەر ئەم پرسا بە بڕوای من ئەبێت لێرەوە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی ژنان زۆر گرنگی بە بەشداری پیاوەکان بن لەم ئیشە قورسەی کارکرێت لەبەرەوە ئەم بازنە داخراوە ناتوانێت کاریگەری زۆر بکاتەوە بێ بکرێتەوە دەست خۆش بەهار دکتۆر چۆمانیە مەلای تۆ ئەم پرسەی کە بەهار جوڵانی مەسلەی ئەوەی کە ئێمە با بڵین پرسیارەکەی من لە سەرەتاوە ئەوە بوو کە ئێمە چۆن بەرەنگاری چۆن ڕوبەڕووی تند و تیژی لەسەر ژنان و کچان بینەوە لە قسەکانی بەهارەوە گەیشتین بەو نەتیجەی کە ئەبێ پیاوان بەشدار بن لەم ڕوبەڕووبوونەوەیە
ئەبێ بەشێک بن لەم خەباتە. پێم خۆشە تێڕوانینی تۆ لەو بارەیەوە بزانم و پێم خۆشە هەڵبەت پێشەوەی ئەوە هینکەم بەهار بە دروست قسەیەکی کرد کە ڕێکخراوی ژنان بەشێکی خزمەتگوزاری ئەیە بۆ نمونە خزمەت بە قوربانیەکانەکە قوربانیەکان کە لەوانەیە لە باری دەرونیەوە زۆر باری دەرونیان خراپ بێت تووشی توندوتیژی بوو بێتن تووشی ترس و تۆقاندن بوو بێتن ئەمە لە ئەوروپاش وایە کە بەشێک لەو ڕێکخراوانەی بەشێکی زۆریان خزمەتگوزاریەدەن تەنها لە ژنان پێکاتون ژنانن خزمەتگوزاری تەقدیم بە پێشکەش بە ژنانەکەن بەڵام ئەوە ناگەێنێت تۆ لە خەباتێکی من پێم خۆشە تۆ لەسەرەوە زیاتر قسەمان بۆ بکەیت لە خەباتێک ئێمە باز لە ڕوبەڕووبوونەوەی مایکرۆ ناکەین بۆ نمونە تاک بە تاکی کەیس باز لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان و کچان وەک دیاردەیەکی کۆمەڵایەتی بەرفراوانەکەین لێرەیە دەوری پیا و بەڕێی تۆ چییە و ئایا ڕاتچیە لەوبەر هەر بۆ پشگیری لە قسەکانی بەهارخان ڕاستیەکەی تێڕوانینێکی هەڵە هەیە لە کوردستانە کە پێی وایە ڕێکخراوەکانی ژنان حکومەتن یعنی ڕێکخراو هیچ کاتێک جێگرەوەی حکومەت نییە ئێمە ئەگەر بیر لەوە بکەینەوە پاراستنی سەلامەتی کەسەکان هاوڵاتیان و هەروەها دابینکردنی داهاتێک بۆیان یاخود کار بۆیان بواری کار و زەمانەتی ئابووری و سیاسی و ئاسایشی گشتی ئەوانە بەرپرسیارەتی دەوڵەتە بەرپرسیارەتی حکومەتە بەرپرسیارەتی ڕێکخراو نییە ئەگەر سێری هەموو جیهان بکەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەبەر ئەوە دروست بوون کە هەندێک خزمەتگوزاری لە هەموو دنیای وایە هەندێک کەس دەکەونە پەراوێزی کۆمەلگاوە دەستگەیشتنیان بەو خزمەتگوزاریانە بۆ سەخترە یا لە شوێنی دووردەستن یا لە ڕووی هەژاریەوە یا لە ڕووی جەندەریەوە بربەستی زیاتریان لە بەردەمایە ڕێکخراوەکان کە دروستە بن بۆ لە ناوبردنی و بربەستانەیە بۆ نزیکردنەوەی ئەو کەسانە و هێنانە ناوەندیانە بۆ هیچ تر لە پراوێزی خزمەتگوزاریەکانی حکومەتانە بن و ئاسانکاریکردنە و پشگیریکردنە و لە هەندێک واریشە بێگومان پاراستنە بەڵام پاراستنی مرۆڤەکان بەگشتی لە کۆمەلگایەکە بەرپرسیارەتی حکومەتە بۆ مەسەلەی ڕۆڵی پیاو ئێمە بیرمان نەچێت حتا ئێمە لە ڕاوا بزوتنەوەی سەفرج بزوتنەوەی مافی دەنگدان ژنانی ڕۆژاوا خۆتەزانی 70 ساڵ شەڕیان کرد هەتا مافی دەنگدانیان بەدەستهێنا کە مافێکی زۆر سەرەتاییە بۆ هەر هاوڵاتیەک لە ئەخیرا پەرلەمانەکان هەمووی پیاو بوون ئەبوایە پیاو بگاتە ئەو قەناعەتەی یاسایەک دەربکرێت لە پەرلەمانێکە کە لە سەتاسەتی پیاوەکان بگەنە قەناعەت کە ژن دەبێت مافی دەنگدانی وەکو پیاوێک هەبێت یعنی هیچ فەرقێک نەکرێت لە ڕووی مافی سیاسی بەشداری سیاسی و دەنگدانەوە پیاوەکان ئەو بڕیاریان دەرکرد و ئێمە لە کوردستانیش بە هەمان شێوە ڕاستە ئێمە سیستەمی کۆتامان هەیە و سیستەمی کۆتا کۆمەڵێ کەم و کوڕی خۆی هەیە کە لێرا باسی ناکەم بەڵام سیستەمی کۆتا تەنها لە ساسی پەرلەمان ژنانن لە 70 هێشتا شەر پیاوانە ئەگەر ئێمە بمانەوە یاسا بگۆڕین ئێمە پێویستمان بەوەیە ئەو لە سەتاسیەیش کە ژنانن بەشێکیان بۆ نمونە بە بۆنەی وەفای حیزبی یا ئاینیەوە هەندێک جار کە یاسایەک پەیوەندی بە ژنەوە هەبێ و مافی زیاتر هەبێت دەنگی پێ نادەن لەبەرەوە بێگومان زۆر گرنگە کە پیاو هاوکاری ئێمە بن هاوپشتی ئێمە بن لەگەڵ ئێمە ئیش بکەن بۆ گۆڕانکاری و ئەگەر بە پشتگیری ئەوان نەبێت لە پەرلەمانە ئەو یاسایانی کە تا ئێستاش تعدیل کراون و گۆڕانکاریان تێکراوە تێنەدەپەڕی بێگومان پیاوانی ئەندام پەرلەمان بەشدار بوون بۆیە ئەو یاسایانە هەندێکی تعدیل کراوە هەندێکیشی بەداخەوە هێشتا ماوە کە ئەبێ کاری تیا بکەین ئێمە لێکۆڵینەوەیەکمان هەیە لەسەر چەمکی پیاوەتی لە کۆمەلگای کوردستانی باشوورە و بە هاوبەشیە لەگەڵ زانکۆی لندن سکول ئۆف ئیکۆنۆمیکس ئەوەی کە تەکیدی لێەکەینەوە لە ڕاستیە سێشتە ئێمە ئەبێ پیاو وەکو سێ لایەن ببینین یەکەم لایەنی ئەوەی کە بکەری توندوتیژیە نابێ ئەو لایەنەوەن بکەین دووهەم قوربانی سیستەمی پیاو سالاریە چکە وەک پێشتر باسمان کرد پیاو لە هەمان کاتە قوربانی سیستەمەکەشەوە هەموو پیاوەکان بە قەدێک سوودمەنین سێهەم توانای بکەرێتی پیاوە بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی و بەدەستهێنانی عەدالەتی جەندەری پیاو دەبێت بکەر بێت و ئەو پیاو دەبێت بەشدار بێت چکە ئەم خەباتی ئێمە پەیوەندی بە عەدالەتەوە هەیە عەدالەتی شتێک نییە کە هەر ژن یا هەر پیاو بە تەنها لی بەشدار بێت لی بەرپرس بێت ئەمە شتێکە لە ئاستی ژن و پیاودایە بە شێوەیەکی گشتی و بە تایبەت پیاو چونکە لە کۆمەلگای ئێمەدا زۆربەی پنتەکانی دەسەڵاتی ئابووری سیاسی ئاینی کەلتوری ئەم دەسەڵاتانە زۆربەی بەدەست پیاوەیە لەبەرەوە پیاو دەبێت ڕۆڵێکی گرنگ ببینێ دەنا زەحمەتە زۆر
بەو هێزە کەمەی کە هەیە هینی بزوتنەوەی ژنان ڕێکخراوەکان و بەو لە سەتاسی کۆتایی کە ئێمە هەمانە لە پەرلەمانە بتوانین گۆڕانکاری گەورە بکەین و بۆ ژمارەکەمەی ژنانی میدیاکار و ژنانی چالاک لەبەرەوە بەشداری پیاو یەکێکە لە کۆڵەکە ئەساسیەکانی سەرکەوتنیە بزوتنەوەی و ئێمە هەمیشە هەوڵمان داوە پر دروست بکەین لە نێوان خۆمان و پیاوانی هاوڕایە کە لەوانەیە هەندێک پیاو هەن بەڵێ باوەڕیان بە یەکسانی و عەدالەتی جەندەری هەیە بەڵام لە نەتیجەی جۆرێک قسەکردنی هەندێک کەسەوە هەندێک تاکە کەسەوە هەندێک ژنەوە پیان وایە ئێمە ژنان دژی پیاوان ئێستا بەرێ دروست بووە بەرەی ژن لە دژی پیاو کە تۆ ئەو بەرێ دروستکەی بەشێکی زۆری هاوسۆزی و هاوپشتی پیاوانیش لە دەستدەی و ئەم بەرێ ئەسڵان هەڵەیە چونکە ڕاست دەوێت ئەم سیستەمە سیستەمێکە کە زۆربەمان لی زەرەرمەندین چینێکی تایبەت لە پیاوی دەسەڵاتدار زۆرترین ئیسیفادەی لەکە بەڵام بەشێکی زۆری پیاوانیش پیاوانی هەژار پیاوانی کەم ئەندام پیاوانێک کە کە سێکسوالیتی جیاوازیان هەیە پیاوانێک کە سەر بە گروپی ئاینی جیاوازن گروپی ئەتنی جیاوازن هەموو ئەوانش زەرەرمەندن لە سیستەمە بۆیە زۆر گرنگە ئێمە هاوپشتی و هاوکاریمان هەبێ لەگەڵیانە بیریشمان نەچێ چۆماخەن هەر لە درێژەی قسەکانی تۆیە بەشێکی بەرچاویش لە ژنانی ئیلیت و ژنانی خاوەن چوزام لە چینی سەرەوە مستەفیدن قازانجیان کردووە و بەو پێش کە تۆ بە جۆرێک ئیشارەت پێەیە کە لەوانەیە ئەوان لەبەر قازانج و بەرژەوەندی تایبەتی خۆیان و یاخود ئینتیمای حیزبیان ئەسڵەن ئەوان بوەستنەوە کە ژنیشن لەوانەیە ئەوان بوەستنەوە لە بەرامبەر ئەو هەوڵانەی کە ئەوێ کۆتایی بە تونند و تیژی لەسەر ژنان و کچان بێنێ هەر لە گۆڕینی یاساکانەوە لەسەرەوە و دەنگدانی ئەندامانی پەرلەمان پێی هەتا دێت بۆ تەرخانکردنی بودجە بۆ ئەوی دام و دەستگاکان بودجەی تەواویان هەبێ وەسائلەکانیان لەبەردەست بێ ماڵەکانی پاراستنی ژنان هەبێت بیمە و یارمەتی بۆ ژنان هەبێ کە یارمەتیان بن لە دەست تونند و تیژی ڕزگاریان بێ و پارێزراو بن هەموو ئەمانە پێویستی بە ئیرادەیە بە ئیرادەی سیاسی بەڵام هەروەکو ئێوتەن ئەم کۆمەلگایە کۆمەلگەیەک نییە تەنها لە کۆمەڵێک پیاوی هاوبەرژەوەندی لەگەڵ کۆمەڵێک ژنی هاوبەرژەوەندی دروست بوو بێ بەڵکو کۆمەلگایەکی وەکو هەموو کۆمەلگاکانی تری دنیا بە بڕوای من کۆمەلگایەکی چینایەتیە کۆمەلگایەکی دابش بووە بەسەر بەرژەوەندی جۆرا و جۆرە و بەرژەوەندی ژنانیش ڕاستە لە چەندین خاڵە ئەتوانی یەک بگرێتەوە بەڵام بەرژەوەندی مادی ژنان بە پێی جێگەوڕێگەی ئەوان بە پێی جێگەوڕێگەی ئابوووریان بە پێی جێگەوڕێگەی چینایەتیان بە پێی ئەوەی چ دەستکەوت و قازانجێکی هەم شخصی هەم حیزبی ئەکەن جیا ئەبێتەوە و لێرە کە جیا ئەبێتەوە بۆ پێ هەڵوێستیشیان جیا ئەبێتەوە دوورکەوتنەوەیان لە بەرگریکردن لە ژنان جیا ئەبێتەوە کەوا بێ هەر بەرەیەک تاک بێ یاخود گروپ بێ یاخود بزوتنەوە بێ کە بیەوێ کۆتایی بە تونند و تیژی بەرامبەر بە ژنان و بە کچان بێنێ پێویستی بەوەیە کە هەموو ئەو هێز و کە هەموو ئەو هێزە کۆکاتەوە کە لەو کۆمەلگایە ئەتوانێ لە بەرامبەر ئەمەیا بوەستێتەوە و بڕوا بێنێ نەک بڕوا بێنێ بەڵکو بەرژەوەندیەکی هەبێ لەوەی کە کۆتایی بە مەسەلەی تونند و تیژی لە بەرامبەر بە ژنان و بە کچان بهێنرێ من پێم خۆشە وەکو دوا قسە ئەگەر فرسەت بم بۆ هەر یەکێ لە میوانەکانم سەرەتا لە بەهارەوە دەست پێکەم ئەگەر بەرنامەکەمان بەداخەوە ئەکرێ زۆر زیاتر قسە بکەین بەڵام بەرەو کۆتایی ئەڕوە پێم خۆشە بەهار ئەگەر قسەیەک هەبێ لە ماوەی دقەیەک بۆ 2 دقەیە بیکەیت وەکو دوا قسەت سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی لە بەرامبەر بە ژنان و بە کچان بەڵێ ئێستا کە لە هەرێمی کوردستان بەڕاستی باسی لەوە کراکە بە بۆنەی هەلومەرجی ئابووری خەڵکەوە ئێمە شاهیدی بۆ ئەوە ئەدەین لە ڕێکخراوەکان کە وەزعی خەڵک خراپتر بۆ تونند و تیژەکان بە ڕێژەیەک زیادیان کردووە بەڵام ئەوەی کە زۆر یعنی ڕۆژانەیەمە تووڕەکە ڕۆژانەیەمە نیگەرانەکە ئەوەیە کە زۆر یعنی باز دەکرێت ئاماری وەزارەتی ناوخوان ئاماری بەڕێوەبەراتەکانی تونند و تیژی ئەمڕۆ بە منەڵەن لە ماوەی دەماگە 4 ژن کوژراوە وتم هەر شتیوا بە من مەڵەن چکە بەڕاستی چۆنەڵێ ینی ئەم شتانە زۆر ینی دە ڕۆژانەی خۆتا لە کاری خۆتا زۆر نیگەرانە بیت چکە بەڕاستی ئەو ینی سەرچاوەیەکی وان نییە چکە بەڕاستی لە پێشە
ئەگەر لە وەزارەتەکە لە وەزارەتی ناخۆشەوە بڵێ ئامارێکی تۆزێک باشتر هەبوو بەڵام زۆر ئیش لەسەرەوە کرێت کە ڕاستیەکان پیشان نەدرێت ئەم هەلوو مەرجە ئابووریە من پێم وایە کاریگەرێکی زۆر خراپی داناوە لەسەر خێزانەکان لەسەر توندوتیژەکان زیادی کردووە ئەوەی کە ئێمە پێویستمانە بەڕاستی بە ژن و پیا ڕوبەڕووبوونەوەی ئەم وەزعەیەکە تایین و بە پێکەوە بەرەوڕووی ئەو هەموو توندوتیژانە بوەستینەوە کە نەدرێت بەسەر ڕێکخراوەکانی ژنانە ئێمە لەژێر فشارێکی زۆرین زۆر بە ئاسانی ئێمە فشارەخرێتە سەرمان زۆر بە ئاسانی سوکایەتیمان پێکرێ زۆر بە ئاسانی هەڕەشەمان لێ ئەکرێ زۆر بە ئاسانی لە سۆشیال میدیا و لە شوێنەکانەوە لە هەر شوێنەکە خەڵکانێکی پیاسالار بە ژن و پیاوەوە لە بەرەوڕووی ئیشەکانی ئێمە ئەوەستنەوە هیچ هەوڵێک نییە بۆ ئەوەی کە هیلاکی و ماندووبوون و سەرخەتبوونی ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانان بدرێت بۆکو مەعمەلێک وایە ڕۆژانە بەرهەمە هێنرێتەوە ئەم هێرش و شتە ناڕەوانەی کە بەرەوڕووی ئێمە ئەبێتەوە ئێمە لەژێر فشارێکی زۆران بەڕاستی هیچ کاتێک کەیسێک نییە ئێمە بە هەزار جۆر لە کۆمنت و لە قسەی ناشرین و هەتا لە میدیای فەرمی کەسەر بە وەزارەتی ڕۆشنبیریە ئێمە یانە نەکرێن و قسەی ناشرینمان پێنەوترێت و کەسیش خۆی لەبەر پرس ناکە لەبەرەوە بۆیە من ئەڵێم بەڕاستی لێرەوە ئەبێ خەڵکانێک کە پێی وایە خۆی بە کەسێک یەکسانی خوازەزانێت ژنەیان پیاوە بێت ینی بێت لەگەڵ ئەم دەنگا بێت کە ئەمە بتوانین بەرفراوانی بکەین تەنها بەڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەتەنیا ئەمە ناکرێت ئێمە زۆربەی ئیشەکانمان پێکەوە ئەیکەین زۆربەی کەمپین و وەستان و هەتا بەیان و ئیمزا و هەموو شتەکان پێکەوە ئەیکەن جا ئەمە فراوان ببێت ئەبێتە دەنگێک لە بەرامبەر ئەو هەموو نادات پەروەری و لە بەرامبەر ئەو هەموو توندوتیژی و کوشتن و هەموو جۆرەکانی توندوتیژی و ئەو کۆمەلگایی کە بیبینین ناشرینەکانی ببینین ئیشی لەسەر بکەن جوانیکەن پێکەوە ئەمە یعنی بەڕاستی قسەی ئێمە و قسەی ئەخێری منیژەوەیە کە وەهی کردنیشە بەڕاستی ینی من هەر ئومێدم بەوە هەیە کە بتوانین بیکەن بۆ خەڵکانەی کە بێدەنگی لێنەکە خەڵکێک زۆر هەزاران خەڵک هەیە وەک ئێمە بیرەکاتەوە وەک ئێمە ئەی بینێت ناشرینی و ناڕێکیەکان وەک ئێمە هەموو شتەکانە بینێ بەڵام بێدەنگی لێکە بەس بێت لە جۆرێک لە جۆرەکان لە پشتیوانیەک لەو ئیشانێکی ئەکرێت بێت لەگەڵمانە بوەستێ و بە ئیشی خۆی بزانێت سپاس بۆ بەڕێزە دەست خۆش بەهار چۆمان خان فەرموو منی شار هەمان دووبارەکەمەوە ڕاستێکی من زۆر جار لەگەڵ میدیاکارانە ئەڵێم ئێمە وەختێ ڕۆژنامەوانێک توندوتیژی بەرامبەرەکرێ یاخود نەعەدالەتیەک ڕووەدا کامێراکەتان نەشکێ ڕێگەتان نادەن بچنە شوێنێک هەر هەمومان هەڵەستینە سەر پێ بۆتان هەر هەمومان بەدەنگی بەرز هاوارەکەین داکۆکیتان لێکن ئەی بۆ ئێوە داکۆکی لە ژن ناکەن ئەی بۆ توندوتیژی بەردەوام هی ڕەمزی بەکارهێننەوە دروستەکەنەوە بەرامبەر بە ژنان ئەی بۆ ژن کورتەکەنەوە بەس بە کاڵاو بە سێکس و بە جوانی ئەی بۆ ژن وەکو بوونەوەرێکی ئالۆز وەکو پیاو نابینن کە چەندین ڕەهەندی جیاوازی هەیە و شایانی ڕێز لێگرتنە بەداخەوەیمە زۆربەی چین و توێژە جیاکان خەباتی نەمانتوانیەوە هەماهەنگی لە نێوان خەباتە جیاکانە بکەین خەباتی مافی ئازاد و مافی سیاسی و مافی جەندەری و مافی چینی هەژار ئەگەر ئێمە بمانتوانێتی هەڵکێشێ بکەین لەوە چینە جیاوازەکان بەیەکەوە کارمان بکردایەوە چالاکوانی بوارە جیاکان پێکەوە کارمان بکردایە بەڵام بەشێکی کێشەکە ئێمە لە کوردستان ئەوەیە هەر یەک لەم بوارانە ئەوەندە زەحمەتە ئەوەندە بربەستەکانی گەورن هەر یەک لە ئێمە ئەوەندە ئیشی خۆی هەیە جاری وا هەیە سەرمان ناپەرژێ ئەو تۆڕە گەورەترە دروست بکەین لە هاوپشتی کە ڕەنگە بۆ سەرکەوتنی هەر یەک لە دۆزەکانی ئێمە زۆر سوودی زیاتر بێەوە پرۆسەکە کورت بکاتەوە هیوادارم ئێمە بتوانین ئەو تۆڕە لە نێوان چینە جیاوازەکان و خەباتە جیاکانە بۆ عەدالەت یەک بخەین دقیق منیش لێرەوە هەر ئەمەوێ دەنگی خۆم بخەمە پاڵدەنگی ئێوە و بڵێم ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لایانی کەم ئەمەیە کە هەیە ژمارەیەکی کەم لە ڕێکخراوی مەدەنی بەڵام ژمارەیەکی زیاتر لە کەسانی تاک کە ئەیانەوێ ڕووبەڕووی توندوتیژی لەسەر مەسەلەی ژنان و کچان بنەوە هەوڵی جۆراوجۆرێن شێوازی جۆراوجۆر هەیە بۆ کارکردن خەڵکێکی زۆر هەیە لە دەرەوەی ئەم چوارچێوەیە کە ئەتوانێ پشتیوانی بکە لەم خەباتە کە ئەتوانێ کار بکە لەگەڵیا کە ئەتوانێ هەر ئەوەی کە دکتۆر چۆمان وتی کە خەباتی جۆراوجۆر لەم کۆمەلگایە ئەچێتە پێشەوە بەشێکی زۆر لە خەڵک ئەوێ موچەی هەبێ موچەکەی بۆ بگەڕێتەوە
بەشێکی زۆر لە خەڵک لە بەرامبەر نەبوونی خزمەت گوزاریەکانە ئەوە تا بۆ نمونە خەڵکێکی زۆر لە بەرامبەر ئاسەوارە ناشرینەکانی پەتای کۆرۆنایە و نەبوونی خزمەت گوزاریە تەندروستیەکان دەنگ بەرزەکەنەوە و هاوارەکەن و خۆپیشاندانەکەن بەشێکی تر لە خەڵک لە ئاوارن و لە پێناو نەبوونی هیچ جۆرە کۆمەک و یارمەتیەک بە ژیانیان و بە گەڕانەوەیان واتە شێوازی جۆراوجۆری خەبات بۆ دۆزی جۆراوجۆر هەیە لەم کۆمەلگایە و خەبات بۆ نەهێشتنی توندوتیژی لەسەر ژنان و کچان و بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئەکرێ خەباتێکی هەڵپێکراو بێ لەگەڵ ئەم بزوتنەوانەی تر لەگەڵ ئەم خەڵکانەی تر و گرەوەکەی لەوایە کە ژنانێکە وەک ئێوەیە و ژنان و پیاوانێکی ئازادی و یەخسانی خواز لە کوردستانە بتوانن ئەم تۆڕە دروستکەن ئەم پەیوەندیە دروستکەن بۆیە من لێرەوە بە تەواوی پشتیوانی ئەمە ئەەکەم هیوادارم کە ساڵی داهاتوو ئەو ساڵە بێت کەتیایە ئێمە بتوانین دەست بینە ئەم جۆرە لە هاوپشتی هەم هاوپشتی چینایەتی هەم هاوپشتی لەسەر مەیدانە جۆراوجۆرەکانی خەباتکە ئێمە وەکو ژنان و پیاوان بتوانین بیبینە پێشەوە من جارێکی تر زۆر سوپاسی هەردوو میوانم دکتۆر چۆمان هەردی و بەهار منزرەکەم بۆ بەشداریکردن لەم گفتوگۆیە سوپاسی ئێوە بینەرانی کەناڵی هیوا ئەەکەم کە لەگەڵمان بوون بۆ گفتوگۆیەک بە بۆنەی کۆتایی ڕۆژی کۆتایی هێنان و بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ژنان و کچان لە جیهانە بیرتان نەچێ ئەگەر ئەتانەوێ دەنگی کەناڵی هیواتان پێ بگا تکایە شێری کەناڵەکەمان بکەن لە یوتیوبەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لایکی بکەن و بڵاوی بکەنەوە و هەروەها لە کەناڵی یوتیوبەوە ئەتوانن کلیک لەسەر زەنگەکە بکەن هەتاوەکو بەردەوام بەرنامەکانتان پێ بگاتەوە هەفتانە سوپاسی هاوکارانم لە بەشی تەکنیکەکەم شەوێکی شاد بۆ هەموو لایەک زۆر سپاس